أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. وآتينا موسى الكتاب وجعلناه هدى لبني إسرائيل ألا تتخذوا من دوني وكيلا ذرية من حملنا مع نوح إنه كان عبدا شكورا. وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا. فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد فجاسوا خلال الديار وكان وعدا مفعولا. ثم رددنا لكم الكرة عليهم وأمددناكم بأموال وبنين وجعلناكم أكثر نفيرا. إن أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها. فإذا جاء وعد الآخرة ليسوءوا وجوهكم وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا. عسى ربكم أن يرحمكم وإن عدتم عدنا وجعلنا جهنم للكافرين عصيرا. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. صدق الله العظيم. خوای گەورە پاداشتی مامۆستام شیر بداتەوە. لە خۆم ڕاتێدەگەم چۆنە عەزابی غەدری داگیر کرد. شەریعەت بۆی قەرارداوم دەگەڵ مەزلوم دەبم تاسەر. لە تاوخاچی کوردستان و فەڵەستین وەختە گردەگرم. لە قەهر و داخی زۆرداران هەر ساتێ سەد کەرەت دەمرم. دڵم شەیدایە بۆ ئەقسا و
بەکوڵ حەیرانی ئەو ساتم کە بۆتە قیبلەی یەکەم و هەواری شەوڕەوی خاتم سەراحەت قودسی پیرۆزم لە کنجەی فەخر و ڕێی ڕەمزە سەلاح الدینی ئەیوبیم لەوێ لێ دیارە هەر لەحزە لە غەزەی عیززەت و عەزم و ئیمان و جورئەت و ناڵە هەموو عالەم سەری سەتحی و تەعەجوب ماوە لەو حاڵە لە هەمبەر تەونی تاوانی گەورە هێزانی جیهان خۆر چ ویژدانێ کە بێهەست بێ و نەکا نەفرەت لە زوڵم و جۆر لە هەمبەر کوشت و کوشتار و ئیبادەی ڕژێمی زایۆنی چ ئینسانێ کە بێدەنگ بێ و نەکا نەفرەت لە ماسۆنی ئەوەی ڕەفزی ستەمکاری نەبێتە ڕێبازی ژیانی مسۆگەر بایی پولێکن دروشم و وجدان و دینی خودایە نەسرەتی ئەهلی حەق و مەزلومی دنیادەی سێبەری شومی زۆرداران لە ڕوخساری جیهان ڕادەی خودایە ڕژێمی زایۆنی و جلهێزان و کلک و جاشیان کەوا بە خوێنی مەزلومان مەست بوون و دەگەڕێ ئاشیان بەریان داوەتە ملهوڕی و پابەندی هیچ حەقێک نابن بە دەردێکیان بەری یا ڕەب بە دەردێکیان بەری یا ڕەب هەتا سەرسووک و ڕیسوابن ئامادەبوانی خۆشەویست بە ناوی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان بە خێراتنێکی گەرمتان دەکەین یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاوان ئامادەبوونتان لەم ئێوارە کۆڕا ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی دەکەین جەنابیان بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. مامۆستایانی بەڕێز و خۆشەویست خوشکانی عزیز برایانی ڕێزدار السلام عليكم ورحمة الله وبركاته. پێم خۆشە لە شەوێکی ئاوا لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بۆ پشتیوانی لە خوشک و برایانمان لە کەرتی غەزە گردبوونەوەیەکی قنجیلانە و گربوونەوەیە کە دەربڕینی ناخ و دەرونی خۆمان بێتن بۆ مەزڵومیەتی ئەو خوشک و برایانەمان لە غەزە و خوازیارم خوای پەروەردگار بیخاتە تەرازوی چاکەکانمان و تەرازوی چاکەکانمانی پێ قوڕس کاتن. وتارەکەی خۆم زۆر بە کورتی لە 5 تەوەر پێم خۆشە هەڵوەستە بکەم. یەکەم قەزیەی فەڵەستینی خوشک و برایانی بەڕێزم قەزیەیەکی نەتەوەیی نییە. قەزیەی فەڵەستین قەزیەی ئوممەتێکە، قەزیەی ئوممەتێکە، پەیوەست نییە بە عەرەب و بە کورد و بە تورک و بە فارس، پەیوەستە بەوانەی کە خۆیان بە موسڵمان دەزانن. هەر کەسێک خۆی بە موسڵمان بزانێ قەزیەی فەڵەستین تایبەتە بەو. ئەوجا فەڵەستین و ئەو داگیرکاریەی زایۆنی لە 7 ئۆکتۆبەر دەستی پێ نەکردووە. ئاوا خەڵکێکی دۆڕاو، خەڵکێکی بەزی و پەنجەی تۆمەت بۆ حەماس درێژکاتن. ئەگەر ئاوایان نەکردبایە ئاوانە دەکرا. بەس گوێ ڕاگرن. لە ساڵی 1948 لە ساڵی 1948 هەتا ساڵی 2023 دەزانن چەند فەڵەستینیان شەهید کردوون جوولەکە؟ 100,000 فەڵەستینیان شەهید کردووە. 100,000 فەڵەستینی لە ساڵی 1948 هەتا ساڵی 2023. کەواتە قەزیەکە قەزیەی 7
ئۆکتۆبەر نییە، ڕووبارە خوێنێکیان ڕشتووە و ڕووبارە خوێنێکیان داوە خەڵکی فەڵەستین. بەدەیان و بەسەدان قائید تیرۆر کراون. شێخ ئەحمەد یاسین لەکوێ تیرۆر کرا؟ هیچ شوێنێکی نەدەجوولا، نەدەست نەقاچ، لەسەر عارەبانەیەکی نوێژی بەیانی بۆ مزگەوت دەستی تیرۆریان کرد. ئەتۆ لەگەڵ دوژمنێک لە سیراعدای شەڕی لەگەڵکەی هەر دەتکوژی، شەڕی لەگەڵنەکەی هەر دەتکوژی، دابنیشی هەر دەتکوژی، بەخەوی هەر دەتکوژی، ڕابکەی هەر دەتکوژی. چار چییە؟ ئەوجا 700,000 فەڵەستینیان شار بەدەر کردووە، لە خاچی خۆیان دەرکردوون، ئاواران لە وڵاتانە. باشە ئەوجا جوولەکە بە تایبەتی زایونیەکان کە داگیرکەرن لەوێندەر 600 گوندی فەڵەستینیان کاول کردووە، تێکیان داوە نەیانهێشتووە، یان کردویانەتە مستەوطەنە یان خاپووریان کردو خەڵکەکەیان دەرکردووە. باسی بریندار هەناکەی. ئەوجا خۆشەویستانی خۆم، ئەوەی کە حەرەکەی حەماس چونکە خەڵکێکی بەزی و من گەلێک جار فکرم دەکردم بۆ خۆزیە خەڵکێک کە بەسەر و سیمای موسڵمانیەتی قسە لەسەر قەزیەی غەزە دەکا، خۆزیا غیرەتی جوولەکەکانی بەریتانیا و جوولەکەکانی دەرەوە ئەو غیرەتیان هەبایە، خۆزیا غیرەتی و جوولەکانیان هەبایە. ئەو جوولەکانە هاتوونە سەر خەت دەڵێن زایۆنیەکان و ئەو جوولەکانە زاڵ مستەمکارن، ئێمە ڕازینین بەو زوڵمەی کە لە فەڵەستینیەکان دەکەن. ئەو دێ دەڵێن نەخێر خەتای حەماسە. بۆ چونکە ئاگای لە بازاری سیاسەتیش نییە، ئەو لەبەرەوە حەماس حیزبە، بۆ حەماس حیزبە حیزبایەتی زوڵم و ستەمە، بۆ هەموو خەڵک ڕەوا بێ، بۆ موسڵمان ڕەوانە بێتن. بەڵام بۆ بەرچاوڕوونیتان حەماس بە ڕەسمی لە ساڵی 2017 ئینفیکاکی خۆی ڕاگەیان لە ئیخوان الموسلیمین، وەکو حەرەکەی مقاومەی فەڵەستینی ڕەسەن خۆی ئیعلان کرد و سەر بە هیچ گروپێکی عالەمی نییە. قەزیەکە لێرانە قەزیەی عەقیدەیە، قەزیەی دینە، قەزیەی مەبدەئە. بە تایبەتی ئێمەی میلەتی کورد خۆشەویستانی خۆم لەگەڵ برا فەڵەستینیەکان کۆمەڵە شتێک پێکمان گرێ دەداتن، ئەوە هیچ موسڵمانیەتی و دینداریەتەوە لەو سەریە، وەکو مەزڵومیەتیش تاکە میلەتێک کە وەکو ئێمە مەزڵوم بێ ستەمی لێ کرابێتن خەڵکی فەڵەستینە، خاچیان ئاویان هەموو شتێکیان داگیر کراوە. باوەڕتان بێمە لە زۆر ڕوو لەوان باشترین، بەڵام هەست بە مەعانان دەکەین کە زوڵمێکیان لێ دەکرێتن. ئەوە خاڵێک. خاڵی دووەم خۆشەویستانی خۆم، زۆربەتان قورئان خوێنن، تەماشەکەن. خوای گەورە کە ئێمەی خەڵق کردووە و هەرچی کە عیبادات و خواپەرستی لەسەر فەرز کردوین وعدی چی پێداوین لە مقابلدا؟ وعدی بەهەشتی پێداوین و نییە؟ دەڵێ نوێژ بکە دەت بەمە بەهەشت، ڕۆژوو بگرە دەت بەمە بەهەشت، حەج بکە دەت بەمە بەهەشت، عومرە بکە دەت بەمە بەهەشت، سەدەقە بکە دەت بەمە بەهەشت، لەگەڵ دایک و باوکت باش بەدەت بەمە بەهەشت، لەگەڵ جیرانەکەت باش بەدەت بەمە بەهەشت. هیچ چاکەیەک نییە ئەلەو دنیای خوا ئەمری پێکردبی ئیلا وعدی بەهەشتی داوە. ئەو جاوەش خاڵێکی دیکەیە. مەسەلەی جیهاد و قوربانی دانیش عهد و پەیمانێکە لە مابەینی خوا و لە مابەینی عەبدەکانی، تیجارەتێکە، بازرگانیەکە. خوای گەورە تەبارەک وتەعالا دەفەرمێ ئین الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. خوای گەورە معاملەی لەگەڵ کردوین، ئێمەش ڕازی بووین بەو معاملەیە، ئێمەش ڕازی بووین بەو معاملەیە. معاملەکە چییە؟
خوای گەورە تەبارەک و تەعالە بە فەزڵ و گەورەی خۆی چێ ڕوح و گیانی پێداوین، خوا چێ ماڵی پێداوین، خوا لێشی کڕیوینەوە جارێکی دیکە. تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلى. زۆر فەقیر و محتاج بین، کابرایەک لەو لای بێتن دەوڵەمەند بێ بڵێ هاوڕێ و سیارەت دەمێ، سیارەکەت دەداتێ دەڵێ بۆ خۆت بێتن، دوای دەڵێ وەرە وەرە ئەو سیارەشت بینێ باڵێ بکڕمەوە بەدە قیمەت چەند دڵخۆش دەبی. خوای گەورە تەبارەک و تەعالە خاوەنی ئێمەیە، ڕوح و گیانی پێداوین، سەرۆت و سامانی پێداوین، ئەو جا هاتووە دەڵێ وەرن با معاملەیەکی و لەگەڵ بکەم. معاملەی چی یا رب العالمین؟ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. أليري مسألة معاملة كرين وفروشتنكا خواي قول باس يك عبادتي دي كناكاتن باس يك عبادته خوا پرستيكان دكا كأمره مسلمانان ليدة ترسل بو چكو مسلمانان لاستضعافو لبزين داين دجمنان من هيزو قوتيان بدستا لبرو ناويرين باسي أو فرض غائبة بكين كالعالم إسلامي غائب بوا أو إشتيا خواي قورة تبارك وتعالى دا فرمي دا زنقن جهاد دكن دا كجنو داش كجريم على بينا أوي بهشتان بيددم. يعني شي يعني إنساني إيمان داري الراس تقين ليران أقل راس كالق الخوا روح و گیان و ماڵی خۆی بەخوا فرۆشت بێ دەبێ ئامادە بێ ڕوح و گیانی خۆی بە قوربانی خوا بکات. ئەوانە وایان کردو تخوا و پرسیارە لە خۆم و لێوە دەکەم. ئەمن لە یادمە لە ساڵی 91 هەر گوتیان هات چە هات کەس نەزانی تا سۆران چۆل بوو، کەس لەو سۆرانەی نەما، بەس بە هات نەفیشەکەک تەقی نە سارۆخەک تەقی نە تەیارەیەک هات نە سارۆخەک هات نە نەوەویان لێداین، بەس بە هاتە هات ئیوا هەبوو منداڵی داویشتە ناو ڕووباری. ئەوەی کە بەسەر ئەو ئومەتەی دێتن بەسەر ئەو خەڵکەی دێتن بە ڕوبعی بەسەر ئێمە هاتدا باوەڕتەبی دارمان بەسەر بەرد کەس نەدەبووە برای کەس. چما دەبینن ئەوانەی کە ئیوای 8 منداڵی ڕیس کردووە، عائیلەی هەموو ڕیس کردووە، لەسەریان ڕاوەستا دەڵێ الحەمدولله خوایە سوپاس و ستایش بۆ تۆ، خوایە لێم قبول بکەی ئەو شەهیدانە. چما دەبینی گلەیەک لە حەماس بکاتن، دەبینی بڵێ وەڵا خەتای حەماس بوو، دەبینی دەڵێ بڵێ حەماس ماڵی ئێمەی کاول کرد. ئەفەندی ئەتۆ لەسەر جێیەکی گەرمی پاروت چەورە شەرم لە خۆت ناکەی بە کۆڵێ ڕیشەوە بە سیمایەکی مسلمانانەوە دیفاع لە جوولەکە دەکەی و هێرش دەکەی سەر برا مسلمانەکانت. چ وەڵامی خوا دەدەیەوە؟ غیرەت و شەهامەتی ئەو دایکە جگەر سوتاوانەت هەبێتن، ئەوان واقعی خۆیان چاکتر دەزانن. ئەو جا خۆشەویستانی خۆم زۆر گرنگە ئینسان دنیا با یەک شتان پێ بڵێم، ئەمە هەمومان لێرە دانیشتووین، خوا تەبارەک و تەعالە خوایە. ئێستا ئەمە دەبینین منداڵێک دەگرێ منداڵێک دەکوژرێ، هەمومان فرمێسکمان بەچاودا دێتە خوارەوە. ئەو سۆز و عەتفە خوای پەروەردگار نیتی تەبارەک و تەعالە بە مردنی ئێمە و ئەوان تێک بچێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. دنیا لای خوا تەبارەک و تەعالە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام ئەگەر قیمەتی باڵە پێشولەیەکی هەبایە، قیمەتی باڵە پێشولەیەکی هەبایە نەیدەهێشت کابرای کافر یەک قومە ئاوی بخواتەوە، نەیدەهێشت کابرای کافر یەک قومە ئاوی بخواتەوە. بەس وەڵڵا ئەو دنیای هیچ نییە. بۆچمە ئەو برایانەمان ئەو منداڵانەمان ئەو دایکانەمان ئەو پیرەمێردانەمان کە شەهید دەبن دەمرن ئەمە دەمێنینەوە. ئەفەئین میتە فەهم الخالدون، ئەگە تۆ مردی ئەوان دەمێننەوە، هەمومان دەمرین.
کۆتایی بە ژیانی هەمانمان دێ بەڵام شەتانە بەینە ذالیک کوا مردنێکی بە عەزیزی کوا مردنێک لە ڕۆژی قیامەت و حەشر و حیساب زیندوو بکەیەوە خوێن بە قالبت دابێتە خوار بڵێ یا رەب العالەمین لە پێناوە تۆدا شەهید بووم کوا مردنێکیش بە زەلیلی و بەسەر شۆڕی شەرم بکەی ئارەقەی شەرمەزاری بەنێو چاوانت دابێتە خوار وەڵڵی خوایە من چ بڵێم لە فڵانکە دەوڵەتە تەوزیهیان دەدا فڵانکە وەلی ئەمرە تەوزیهی دەدا فڵانکە حیزب عەلمانیە تەوزیهی دەدا ئەمیش بە قسەوم کردووە بەگەڵیکەوە بڕۆ ڕاکێشن ئەو جا خۆشەویستانی خۆ خوای گەورە ئەو ناخۆشی و ناڕحەتیانەی کە دێنێتە سەر عالەمی ئیسلامی و سەر مسلمانان و سەر هەموو دنیا لە بۆ دووشتە وَلْيُمَحِّصَ اللَّهُ الَّذِينَ آمَنُوا وَيَمْحَقَ الْكَافِرِينَ ئەو دوو خاڵەیە بۆ ئەوەی کە مسلمانان لە بێژینگدا تخوا و پرسیارە لە خۆم و لە ئێوەش دەکەم ئەگەر ئەو وەزعی غەزە نەبایە ئەو قیناعە لەسەر ڕووی ئەو کۆمەڵە منافق و دووڕوە لا دەچوو لا نەدەچوو کاکە ئەمن ترسنۆکم ناوێرم باسی جیهاد بکەم جیهادیش ناکەم ناوێرم کەلیمەی مجاهدینیش بەسە زاری خۆدا بین کاکە بێدەنگ دەبم قسە ناکەم برا صم بکم تەواو بۆ بێم کۆمەڵە پاساوێک بێنمەوە بۆ مبەڕیری مووقیفی خۆم حیا و ناموسی خۆشم ببەم بۆ چێن دەرێم چاکە بۆ دنیایان بۆ دوا ڕۆژ ئەو جا ئەوەی کە تۆ شەڕی لەگەڵ دەکەی ئەوەی کە شەڕی لەگەڵ دەکرێت کوڕە خۆت دوو تایفەی مسلمانان نین بڵێ بۆ دینم چاکە جوولەکە ئەوەن کە خوا زەمی کردوون لە قورئان ئەوە کە خوا بەلعنەتی کردوون لە قورئان ئەوە کە خوا تەبارەکە هەرچی صفاتی خراپە باسییان دەکاتن ئەتو دەی لێرانە بۆ من مەدح و سەنایان دەکەی و بە شێر دەیان شوبهێنی ئەوە دینە ئەوە مەبدەئە ئەوە وەلاء و بەراءە وَلْيُمَحِّصَ الَّذِينَ آمَنُوا بۆ ئیمانداران پاڵفتە بکرێن ئەوەی تریان چێ وَيَمْحَقَ الْكَافِرِينَ مەحقی کافرین یعنی کافر و بێباوەڕان لە هەموو ڕوێکەوە تووشی نەقوستانی و زەرەر و زیان ببن بۆ معلوماتتان ڕاستە خەڵکێکی زۆرمان لێ شەهید بووە لە منداڵ و لە ژن و لە پیاو بەڵام وەڵڵا ئەوەی کە بە جوولەکە کراوە ئەوەی کە بە زایونیەکان کراوە لە دوای هیتلەر شتی وایان بە خۆیانەوە نەبینیوە و ئەوەی تریش دادێتن وە گومانیشتان نەبێ وەڵڵا وەبیللا وەتەڵڵا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئێستاش نەبێ ئەمڕۆش نەبێ چەند ساڵێکی دیکە بێتن دەبێ ئەو جوولەکەی لێون دەرێ بڕواتن وە وەعدی خوایە خوا ڕسوایان دەکات زەلیلیان دەکات ئاخر قسەشم ئێمە چ بکەین ئەمە دوو شتمان پێ دەکرێت بۆ خوشک و برایانەمان یەکەم دوعامان پێ دەکرێت لە دوعاکانتان لە سوجدە لە ڕکوع لە دوای نوێژەکان لە شەو لە کاتی بە ڕۆژوو بوون و فیتارکردنەوە با خۆت وەفکر نەبێ ئەوانە تۆفکر بن دوعای خێریان بۆ بکەن لەخوا بپاڕێنەوە بڵێن خوایە ئەگە کردەوەیەکی چاکمان هەیە ئەو کردەوەیەت لێ قبول کردوین خوایە بۆ خاتری ئەو کردەوە چاکانەمان ئەو مسلمانانە سەر بخەی ئەو مسلمانانە ڕزگار بکەی عزت بەو مسلمانانە بدەی یا رب العالمین ئەوەی دی ئەتوانین بەشێک لەو ماڵەی کە هەمانە لەو پارەی کە هەمانە بیبەخشین لە بۆیان بنێری پێیان دەگا بەڵێ بەشێکی هاوکاریەکانی ئێوە گەیشتە غەزەی تەوزیع کرا بەسەر ماڵەکاندا تەوزیع کرا بەسەر ئەو خەڵکە لێ قەوماوەیدا بەشی دووەم پێم خۆش نییە ئەلانی کەم بەڵام شتی چاکتر و باشتر و بە چاوی خۆتان دەبینی زۆر گەورەترە دەیانگاتێ بە حەول و قووەتی خوا ئەوجا ئەگەر ئامادە نەبین بە بەرچی خۆمان بێینە بەر بە بەشێک لەو پارەی بێینە بەر هاوکاری ئەو خوشک و برایانەمان بکەین ئامادەین بچین سبەینێکە بە ڕوح و بە گیان دیفاعیان لێ بکەین نەبەخوا
لەبەرەوەش لە دوای ئەو کۆڕە بەرماڵێک لێرە دادەندرێتن ئەوەی کە دەخۆی ڕادەبینی لە 250ەوە چەندی لە دەستت دێ مەڵێکەمە ئەتۆ 500ت پێیە 500ی تەبعت پێیە 250ەکەی دەدەی نیوەی ماڵی خۆت بەخشیوە نیوەی ماڵی خۆت بەخشیوە ئەوەی تری خوا بخۆی خاوەنە شتی گەورەتر بەسەر عالەمی ئیسلامی داهاتوو مسلمانانی شەرماون شتی تریشمان بەسەر دادێ بەڵام ڕۆژەکیش دادێ ئەو جوولەکانە دەبینن قەسەم بەخوا مسلمانان ڕاویان دەکەن حەدیسی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام دەچنە پاش بەرد دەچنە پاش دار خۆیان دەشێرنەوە دار و بەردیش لای مسلمانان دەبێ دەڵێ مسلمان وەرە ئەوە جوولەکەی خۆی شاردۆتەوە بیکوژە خوایە بۆ خاتری ناو سیفەتە جوانەکانی خۆتکەی بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆتکەی یا ڕەبی خوایە چۆن نوحت ڕزگار کرد چۆن موسات ڕزگار کرد عەلەیهی سەڵات وسەلام یا ڕەبی خوایە چۆن عیسات بەرز کردەوە بۆ لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە چۆن ذەنونت ڕزگار کرد لە زجی حود یا ڕەبی خوایە چۆن ئیبراهیمت ڕزگار کرد لە ئاگر یا ڕەبی خوایە ئەو خوشک و برایانەشمان بپارێزی و ڕزگاریان کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە سەرکەوتن بە قسمەت برایانی مجاهیدمان بکەی لە فەڵەستین یا ڕەبی خوایە سەرکەوتن بە قسمەت برایانی مجاهیدمان بکەی لە فەڵەستین یا ڕەبی خوایە سەرکەوتویان بکەی یا ڕەبی خوایە سەقامگیریان بکەی یا ڕەبی خوایە سەقامگیریان بکەی اللهم سدد رميهم اللهم سدد رميهم اللهم سدد رميهم اللهم عليك باليهود اللهم عليك باليهود اللهم عليك باليهود اللهم زلزل الأرض تحت أقدامهم اللهم شتت جمعهم اللهم شتت جمعهم وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم خی گەورە پاداشتی مامۆستا مەڕوان بداتەوە کوردستانم دەستە خوشتی فەڵەستینی داگیر کراوە هاوڕێی قودس و غەزەی خەڵتانی خوێناوە بێ قەید و شەرت سوپای نەفرەتی بۆ هەموو داگیرکەرێک دەڕێناوە کوردستان و فەڵەستینم بە یەکەوە یەک پەیامیان بۆ بەردەمی ویژدانی دنیا هێناوە مافی بوون و سەروەری و ژیان قەوارە و چیان بۆ هەر هەمووان ئێستا غەزە بە پاڵپشتی زلهێزانی جیهان خۆر و لە بەردەمی ویژدانی مردووی دنیاوە نێچیری داگیرکەرێکی بێ ئامان و بێلغاوە ئێستا غەزە بەسەر کەناری دەریاوە تینووی ئاوە بەخۆی و پەرداغێکەوە ڕاوەستاوە لە جیاتی ئاو باڕووتی بۆ دەکرێتە ناو لە جیاتی بەزەیی و شیفا و عوزر و پاسا و دەریا و زەوی و ئاسمانی بۆ دەکرێتە داو ئێستا غەزە لایەک قەڵای بەرخودانە و چێوی ورە و کۆڵنەدانە و لایەک خوێنی بەناحەق ڕژا و بۆ تەلافا و لایەک هەڵمەت و هیممەت و نرکە و نەڕەی مقاوەمە و ڕەفزی دیلی و تەسلیم بوون و مساوەمە و بریسکەی شمشێری هەڵکێشرا و لەلایەک زریکەی منداڵ و پیر و کەنەفت و بێحاڵ و دایک و باوکی جەرگ سوتا و هەنیسک و قوڵپی گریان و دابارینی ئەسرینی خوێنینە لە چاو ئێستا غەزە تاقیکردنەوەی جیهانە تاقیکردنەوەی ویژدانە تاقیکردنەوەی ئیمانە تاقیکردنەوەی دروشمە تاقیکردنەوەی دروشمە بۆش و بریقەدارەکانە تاقیکردنەوەی قەڵەم و دڵ و زمانە ئێستا قەتڵ و عامی غەزە چیمیابارانی هەڵەبجە و شاڵاوی ئەنفالەکانی کوردستانە ناکازاچی و هێرۆشیمای خاپورکراوی یابانە ئێستا غەزە ڕەمزی ئازادی خوازان و بێکەسان و مەزلومانە ئاوازی نەسرەوستن و گیان فیدایی و سەرکەوتن و زەندەقبەری ڕژێمی زایۆنی و دوژمن و چقڵی چاوی سەرلەبەری ناحەزانە ئامادەبوانی خۆشەویست ئێستا گوێ لە دەگرین لە وتاری بەڕێز مامۆستا ئەحمەد سۆفی جەنابیان با فەرموویە بۆ پێشکەشکردنی وتارەکەی. السلام عليكم ورحمة الله وبركاته.
أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله حق حمده والصلاة والسلام على من لا نبي من بعده وعلى آله وأصحابه ومن استنى بسنته وسار على نهجه إلى يوم لقائه أجمعين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. بما أشر شوي صلواته وبيانكشي إنسان لهيت كاتك لبر هر عبادتك نابي لعبادتك شديكا غافل ببي چونکە هەر عیبادەتە و مەکانەتی خۆی هەیە. پێم وایە ئەو کەسانی ئێستا لێرە خڕبوونەتەوە خوای گەورە ئەجری هەموو لایەک بداتەوە، خوای گەورە زیادیان بکە. ئەگە هەر یەکەمان ئەو شەوە نەنوین هەتا 1000 سەڵاوات لەسەر پێغەمبەری لێ دەدەین صلی الله عليه وسلم، و دوایش بڵێن خوددا لەبەر خاتری ئەو سەڵاواتانە ئاوڕی بەخێر لە غەزە و لە هەموو مسلمانانی مستەضعف بدەیتەوە. بەلا ئیلاهە ئیلا الله گومانم نییە معادلەی شەڕەکە دەگۆڕێ و وەزع دەگۆڕێ. چکە الله تعالى جل جلاله لا عدالتي ويناوشيتوا كدعاء قبول نكا. أما أجر كنجي وكيو تسون خواي جورة تسوني قبول دكاو الله سبحانه وتعالى دزاني، وأجر خواي جورش هر معادلة شيء نجوري لتنزيجاي دي كتندهاش تيجيكا دي تنزيجاي أو صلواتنا. زار زامو بيش همشتك وعدم بيبدن إن شاء الله جورو قتك أواني لمالشن أو شو نخوين هتا 1000 صلوات لسر پیغمبری خوالي ددين صلى الله عليه وسلم. عزيزانم أو دنياي أمة ليبلوكم أيكم أحسن عملا. أهل غزة سركوتن وكو پیغمبر فرمي صلى الله عليه وسلم ذكرك تان بيبلم أجر بكن أو ذكري فرموي لهم ذكر كان قورت لو آوايا قلت يعني فرمي أواني مالي يعني يبا أو ذكري بكن لزيادة صدقي. قلت يعني سبلين يا رسول الله. فرمي بنا سبحان الله بحمده عدد خلقه ورضا نفسه وزنة عرشه ومداد كلماته. دعاء دولة من دكان جوان ليبو خيري شان دكردو عيني أو ذكر شان دخوين. هاتن قلت يعني يا رسول الله صلى الله عليه وسلم فقير كان. قلت أوي جنابة فرمود دولة من دكانش فيربون دكان. فرمي ذهب أهل الدثور بالأجور. فرمي أوانا أخوة عزري في بخشون زامن سبكم. أهل غزة لناو ميرجي خير وخيرات كوكرنودان ژیانیان هەستانیان دانیشتنیان حیاتیان مەماتیان هەموو هەناسێژیان هەزارەها نیعمەتی خوای گەورەیە. ئەو مامۆستایی لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو بوویتەوە دەڵێ پیاوە گوتی خێزانەکەم ئیماندارە و زۆر ژنێکی باشە هەر سەڵاواتی لێ دەدان و دەگریا دەیگو خودایە ئەتۆ بەهانەی غەزەی نایە. فەرمووی پیغمبرم دید صلی الله عليه وسلم لخوي لصاحي اقصاداني اشتبو خلق دوري لي دابو يدي كبيغمبريان لخوي ديتي عليه الصلاه والسلام كبي كاني بي مباركاني بخوين بون بيغمبر صلى الله عليه وسلم بريندارا لبر امتك اقل لي كي امتي هي اواني اللي عند قومي بيغمبر عليه الصلاه والسلام فرمي اوانا سيبشن اواني غزي قلت يعني يا رسول الله كنجي نصرت دي تيان لي دي فرمي سيبشن اوانا بشر تيان بيغناهن يكسر له بهشت دسن بحساب وعذاب خوالوان من حسابك يا ربي لقر اوان ما دانين واخرين منهم هرتد ملحقين بوان بلان بنيت ان شاء الله لقروانين. الحمد لله كخدا تكليف لنا كلن بخواقنا لو ان يوم منافق بين هرنده ويران بسين رينيا اجرناها ممان لو بيجين ما مصطفى فرمي لو تمحيصا يوم اندرناتوين بو عزيزانم تدومين جناح بارن خدای گەورە لان خوش دەبی سێمینیان گوناه و تاوانی گەورەیان هەیە خوای گەورە لەوانش خۆش دەبی. ئیدەن چ زەرەرێکیان کردێ ئێمەی مسلمان ناچینە هیچ حربێک ناچینە هیچ معركێک بەتەمای سەرکەوتن. ئێمە إحدى الحسنيين ئێمە حەمزە رضي الله عنهما من پیغمبر صلى الله عليه وسلم سركوتني پیغمبري نبيني بلام سيد الشهداء او جيشت اعلى عليين لخدمت خواي جل جلاله. تعزنم اما هر سركوتوين لو شردا او منظرانا ببينين يا نبينين او انا سركوتون باذن خواي جورا او انا راس زرقمان ويران دكن جيان مان لي تيك ددن بلام لها مام كادا او انا تنشتيشان فير كردين يك فيريان كردين همو حادثيك ديتا سرجياني إنساني مسلمان وكما فرموي تمحيصة يعني لبيجين دانو قياسة ميزانة دخوا بايتسندي هذا ما شيء حتى نعلم المجاهدين منكم والصابرين خو خوازل لزلال زاني شيء مجاهدة زاني شيء صابرة بس لو ايوه بزانن لو روجي قامتنا يا ربي والله مجاهد وبخوع والصابر بلوء ودنا بردباشتي. أحمد بن حنبل رحمه الله سر مذهب ديناس الإمام أحمد قلت شوش إخواني جورم لخيوديد رب العالمين بيقولتم أحمد ستكر جل ومن الله أكبر
بەس کتێبە مسنەدەکەی 26,612 لاپەڕە لە ئاخر نسخەیدا بەس ئەو کتێبەی نووسیوێتی 50 مجلدە مسنەدەکەی هەموو ژیانیشی خزمەتی ئەو دینی بوو هەتا ئەو ڕۆژەی وەفاتی کرد لە سزنێ ڕزاوە هەندی لێ بدەن ڕوود بۆ لەگەر قامچی لێدانێ بەدەستی شێش خەڵکانێک کە خۆیان پێ موسڵمان بوو ئەزا خەڵک و خزم و مسلمان ئەزیێتت دە دوو تعزیبی تێدا یەک کەوات و تعزیبێ خۆی دووەمیش مسلمانە تعزیبت دەدا بەناو مسلمانە چەند ناخۆشە ئەوجا گوتی ڕاوەستام دەبی چم کردی لۆ خوای گەورە گوتی ئەحمەد چت کردی لە بۆ من طبعا هەرچی بکەی لۆ خۆتە ومن جاهد فإنما يجاهد لنفسه أو جهادش دك لو خوي دكا أو كاك حاجة سبيني بسي قناصة شي دزدات يقول لك شي دنو لو خوي كرديا خو خداي جورا همو ما نوكو بيغمبران بتسلمو شي خداي زيادناكا كل لو خود قازنستا همو شي شيطاني اللي بين والعياذ بالله تسلمو شي خواي كم دكا بنا بخواي فرمي فكرم كردو دبي تم كربي لو خواي قلت يا ربي هيت ملوتونا كرديا الله أكبر أحمد بن حنبل فرموت والله هيت ببيرنا لوتون كربي خدا بس هەوڵم دا شیرکت لۆ پەیدا نەکەم یەکشتم کردێ بەس محاولەم کردێ شەریک لۆ پەیدا نەکەم فەرمی ئەدی لۆ ئەو ڕۆژەی گوتت بەو خواردنەی نەخۆش بووم نەخۆش بی گوتت بەو خواردنەی نەخۆش بوویمە لۆ نەدگۆ خوای گەورە نەخۆشی کردم گوت خدا تۆ بە ئەستەغفر الله بەڕێزانم ئەوانەی فێرە عیبادەتی جوانە بن زۆر ناسکە بن لای خوای گەورە هەموو حرەکاتێکتان لەسەر حیسابە ئیسلامیەکان مامۆستایان ئەهلی دین ئەهلی سەحو ئەو خەڵکە چاوی لە ئێمەیە یەک پێ بە خواری دابنین ئەمە زۆرەکەوی لە لای خوای گەورە چونکە خوای گەورە ئێمە هەڵبژاردێ لەناو ئەو جەمعە بین ئێمەی هەڵبژاردێن لەو مزگەوتە بین 12-13 هەزار کەس لێرە بە ئیش وا دەسوڕێتەوە ئێستا لە کوێن چۆن دەبێ بانگەواز بکرێت لە بۆ غەزەی یەک کەس لێرە دابنیشی بەس دابنیشی ئاوێتشی بدەینێ خزمەتشی بکەین لەسەر کورسیشی دابنین کەواتە کە خودای ئێمەی هەڵبژاردۆ ئاگاتە لە خۆ یا ڕەبی خوا هەموو لایەشی مەحفوظ کە بۆ خاتری عەزەمەت و گەورەی دوام ئەو حادثەی غەزە پێمان دەڵێ ئیمتیحانی سوڵتانەکان و حکامەکان زۆر گەورەی چکەوان شتیان پێ دەکرێت ممکنە یعنی جوامێرانە هەبیشی پێکراوی مەسەلە لەسەر لەو ڕۆژانە زانیم تەیارەیەک چووە لەسەر مستەشفایەکی ناوی نادەم دا و دەرمانی بەردایتەوە خۆ دەوڵەتە گچکۆکانە ناوێرنەوە برێن بەڵام حکومەتێکی وچی ئیمارەت هەموو عالم شاهدە لەسەر نیفاقیوان حەقە ناوی ئیمارەت بکەنە دەوڵەتی موئامەرات چونکە ئیش و کاری ڕۆژێک دینی ئیبراهیمان پێ دەفرۆشی ڕۆژێک دژمناتی دینمان ڕۆژێک مرسی شەهیدەکە ڕۆژێک نازانم یعنی ئەو خەڵکانەی ناردێ ساحەی پارەیان دەداتێ لە ئەوی مرسی لە ناو بن ئەو موئامەرەیەکی گەورەیە کەواتە ئازیزانم ساڵی 48 ساڵی 67 ساڵی 73 سێ جارە مسلمان محاوەلەیان کردیە لەگەر ئیسرائیل بەشەڕ بێن هەر سێ جار حکامی عەرەب خەونە بوون خائین بوون ئاخر یەک لەو جارانە مەسەلەن لە 73 ئەو سەرۆکەی کە قیادەی جەیشەکرد ئوردونی بوو عایدی ئوردن بوو ئینگلیز بوو تخوا ئەتوو بووە قیادەی جەیشی مسلمان ئەومە غەریب و ژاری بێخێبەر دەستی ئینگلیزێکی کابرا ئینگلیز بەریتانیا سەید العالم بۆ ئەو کاتی ئەتوو ئینگلیزەکی دەکێ سەرکردا هودنەیەکی ڕاگەیاند خەریک بوو بگەنە ئیسرائیل و لە ناوی بن گوتی هودنە دەبێ هودنەیەکی ڕاگەن هودنەی ڕاگەیاند یعنی ڕاوەستان مفاوەزات چەک و سیلاحیان لێ بردن و ئەوان سەرکەوتن و عەرەب بڵێم عەرەب لەبەرەوەی مسلمانی هەموو دنیای ئەو کاتی ناگەیشتنەوێندرێ إذاعة خرابكان أو إذاعة خراب تخوى إذاعة العربية أي ناس العربية وشيء الجزيرة العربية طبعا هذه السعودية أي رجل بس لدي درس قوتي عدد الشهداء قوتي عفوا عدد الضحايا ده يقول جماري مردوكان يقدر لدي درس قوتي جماري شهيد كان قوتي ببورة جماري مردوكان يغزة حتى دوي ناقري زماني ناقري خوان زماني الله يا ربي زماني ناقري بلين عدد الشهداء ئەگەوانە شەهید نەبن لەو سەردەما ئەگەوە سەحابەی سەردەم نەبن چێ شەهیدە بۆ خاتری خوای گەورە جا ئەزانم شتێکی دیکەی پێڕاگەیاندین غەزای غەزە ئەو غەزایی کە لە غەزەی هەیە حەقەبرین غەزای غەزە چی پێڕاگەن بەبیری هیناینەوە جیهاتیە کوڕخوا ئەو جیلە جوانەی کە ئێستا پێڕاگەیشتی خۆ نازانن جیهاتیە جیهات یعنی هەرچی بەذل ما في الوسع من القول والفعل هرتي زمان إيشة ست بيذكر اللي بينا خوي صرف كي وجهاده بدل ست بقلمت بلام لهم جهادا قولة القتال كتب عليكم القتال فرض ولا سر والشر كردن اللي بينا خوي جورا وهو كره لكم بيتنا خوش شر بياوي دي عبد الله عزام دكتور عبد الله عزام رحمة خالي بفر مسلمان زورن بلام مو مسلماني جهاد بك كمن مسلماني جهادش كزورن بلام مو مجاهدي بيت السنجري
ئەوان کەمن فەرمی ئەوانیش زۆرن بەڵام ئەوەی لە سەنگەری هەڵستی و ڕابوەستی بەرامبەر گولەی دوژمن ئەوانە ئەوەندە کەمن لە هەموو دنیا بە پەنجەی دەستی دەشمێردێن توخوا ئێستا ئەوانەی لە غەزەینا مقابل ملیارێک و 700 ملیۆنی بە پەنجەی دەست دەژمێردێن یان نا فعلا بە پەنجەی دەست دەژمێردێن خوای گەورە لە ئەزریوان بێ بەشمان نەکە یا ڕەبی خوای گەورە ئەوانەی ثابت بکە سەرکەوتوی دنیا و قیامەتیان بکە ئیمان هیجرەت جیهاد ئەوانە مەرحەلەنا کەسێک ئیمانی نەبێ هیجرەتی چێ کەسێک هیجرەتی نەبی جیهادی چێ کابرا هەیە ئامادەیە لە دوکانێکی بە حەرامی ئیش دەکا ئامادە نیە دوکانەکەی خۆی بەجێبێری وەڵام معاشەکەم دەڕۆ کورە ئەگە تۆ هیجرەت نەکەی لەو دوکانێ بۆ خاتری خۆ هیجرەت نەکەی لە ناو گوناحان لە بۆ خراپە تۆ جیهادی چی و دیعای چ دەکەی کەواتە جیهاد واتە قیتال بەرامبەر کافران شەهید بوونش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەو کەسێک کە شەهید دەبی لەگەر یەکەم قەتری خوێنی خوددا لە هەموو گوناحەکانی خۆشەبی وەخوای گەورە هەفتە ئەوەندە حۆری داداتێ و هەفتە ئەوەندە کەسە هەفتە دوو کەس لە خزم و کەسەکانی کە مستحقی جەهەنەمن هەفتا کەس لە مستحقی جەهەنەمن شەفاعەتیان لۆ دەکە دەستنە باشتی بە واستەوی خوای گەورە شەهادەتمان بە قسمەت بکە یا ڕەبی چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر لەسەر جێگەی خۆت بمری بەس دوعای شەهیدیت بەدڵ کردبی خوای گەورە ئەجری شەهیدت بە قسمەت دەکا والله وانا ئاسانن شتی ئاسان چی تێدا هەم ڕۆژێ دوعای کبری خوای شەهادەتم بە قسمەتکەی قودس کوێیە مامۆستا فەرمووی لە ساڵی 1948 هەتاکو ئێستا 100,000 مسلمان شەهید ئەو کاتەی پاش فەتحی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە 492 هیجری کاتێک سەلیبیەکان هاتن حەملەیەکیان کرد چەند کەسیان لە قودس کوشتبی هەتا شەهید کردبی هەتا بەیت المەقدسیان کەتە بەردەستە سەلیبیەکان طبعا جوولەکەشانەوە کاتی هەندە کوشتن بەس چەند مسلمانیان کوشتبی 70,000 کەسیان سەری بڕی 492 کوربا بە خۆشتە نەگەیشتە 72 بەس نە تەلەڤیزیۆن هەبووە برێ نە فەیسبوک هەبووە باز بکە هێدی پخیان کردوون و بەریان داینەوە و هاتینە سەر بەیت المەقدسی 88 ساڵ پێ نەچوو سەلاح الدینی ئەیوبی رب العالمین ظاهری کرد ئەو کوڕە کوردە مسلمانەی گوتی الحمد لله الذي نصر دين مصطفى العربي برجل كردي ئەو سەلاح الدینە هات پاش 88 ساڵە لێ نەگەڕا عافیەتان بێ و هات ئەو شوێنەی خستەوە بەردەستی مسلمانان ڕزگاری کرد بە ئیزنی خوای گەورە و میحرابێکی پاچی برد ئێستاش یەک لەسەر سێی غەزەی کوردە ئێستاش سێ وەزیری غەزەی کوردن ئێستاش حتا جلکەکانیان جلی عەسکەری غەزەی ئەو دکتۆرەی کە ئەو ڕۆژانە مقابلەیان کرد گوتی جلکەکان لەسەر شکلی شەرواری کوردی دروست کراون ئێمە و بەیت المەقدس ئەبەدەن لێک جودا نابینەوە نەوەکو مسلمان نەوەکو کورد ئەمە یەک پارچەیە لە جسمی مە بەیت المەقدس بەیت المەقدس زانی چێ برانی بەڕێزم هەر کەسێکی بڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله ئەرکانی ئیسلام و ئیمان تەطبیق بکەی ئەویە علاقەی مەسەلەی جوو فەلەو عەرەب و کورد و ئینگلیز نییە چ پێغەمبەرێک بێ دینی کام پێغەمبەری هات بەیت المەقدس دەبێت لە بەردەستی بی پێغەمبەر ئیبراهیم هات رب العالمین فەرمی بڕۆ بەیت المەقدس بڕۆ فەڵەستین پێغەمبەر موسا هات فەرمی بڕۆ فەڵەستین پێغەمبەر یوسف حتا جەنازەکەی فەرمووی وەسیەتی کرد بوو گوتی تخوا ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان عائیلەی ما گەڕاوە لە بۆ فەڵەستین بمبانەوە فەڵەستینی پێغەمبەر موسا گەڕاش پیرژنێکی دیتەوە گوتیە پیرژنەکەی کا قەبری یوسفی پێغەمبەر یوسفی یەک پیرژن پێی دەزانی گوتی بە شەرتێکی پێت دەڵێم دوعا بکەی لە بەهەشتە لەگەر تو دابم ئەوە هیمەت بەرزیە دوعای لۆ کرد پێغەمبەر موسا لە جاتی لە خوای گەورە پارەتەوە لەو پیرژنەکەی پارەوەتی بەس جێکەم پێ بڵێ ئەوجا حتا جەنازەی پێغەمبەر یوسفیان دەگە خۆ بردووە سەلامی خوا لەسەر پێغەمبەران دەبێت لەوێ بن مەهدی ئەنبیا تەنها محەممەد صلی الله عليه وسلم و ئومەتەکەیەتی کە ئیمانی بە هەموو پێغەمبەرانە ئەگەرنا کا ئومەتەکان کە ئیمانیان بە جەمیعی ئەنبیا هەیە هەتا حەزرەتی عیسا دن لەوێ دەپرسنەوە ئەدی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم خۆگە لەبەر پێغەمبەر محەممەدی نەبی والله معجزەکانی پێغەمبەر عیسای ئەوەی لە قورئانی هاتە یەکشت لە چار ئەناجیلەکانیان نییە لە ئینجیلەکانیشان نەبووە وەکو ئیبن القەیم دەفەرمێ جیولەکە چێنە بە کورتی جیولەکە لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود دجمنترين سرسخترين دجمن لسر أو زي لبو مسلمان جولكن أو يك هتا بري جنزي بري كوري خد كورم جولك قالك خرابن قالك أون أورو دي تن أمانة جولكن أو بيناسي جولك باش بيان ناسن دوام جولك أوانا بون بخوان فرمو خوان رزيل استغفر الله يد الله مغلولة كافر بون بو كلمة بويك إيمانيا ببيغمبري إيماش صلى الله عليه وسلم لو كانت بيشوي بيغمبري مش بخوان كافر كبو كلمانا قوتيان إن الله فقير ونحن أغنياء خوا فقير ما دولة من دين أستغفر الله هر أوان بنقوتن عزير ابن الله عزير كري خوايا هر أوان قتلة الأنبياء ابن كثير لا تفسير يقول الآيات ويقتلون النبي بغير حق دلي بينصتو بينس بيغمبريان شهيد كلنا ما مستاهل اللي خد بيلا دابون
دەیگو وەڵڵی بیللاهی ئیمامی عومەریشیان لە خوتبەی لادا بە ئێستا کە میلەت هەر هەندێک دەکرێت ئێستا دەکا میلەتەکە کاکە هیچ ناکە بخوا برهانی بەڕێز خۆشویست کەسێک 500 پێغەمبەری شەهید بکە ئەوە چێلۆوی غەزە چێلۆوی کەواتە ئێوە باوەڕ بە چ دەکەن بۆ خاتری خوای گەورە و عامیلەکانیان بۆ باوەڕیان پێ دەکەن ئەوڕۆ 33مین ڕۆژیان 34مین ڕۆژە مسلمانانی غەزە لەو حاڵەتەن ئەو ڕۆزانیت صدقوا معنەی من المؤمنین رجال صدقوا لەناو ئیمانداران هەندێک پیاو هەنە کە ڕاست بکەن لەگەر خوای گەورە یا ڕەبی خوای گەورە ئەو سیدقەمان بە قسمەتکە لێش خوای گەورە فەرمی ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين لدوای پێغەمبەران والصديقين ئەوانە صدقوا ئەوانە ڕاستیان کرد هەنجی وەشوهەدا والصالحين وحسن أولئك الرفيقا موقف ما نسبي ما مستوى عربو كانت سبكن يك لبنى مالي ملكة كان السعودي جنك سبو بريطانيا قلت تسليمي ناكم يك روج نفتيان اللي راقرتن يك سرجنا كان تسليم كردو اولو لا سرجنا شي او اذا كي بلام اميري شي خود سويته اندري تسليمي ناكو نو خيانتيان لبكو اسرار كشفكا ادي لو مسلمانين يك دقشرا ناقدي ادي لو غازرا ناقدي كورانغو مظاهره شي قورت عندي تلا دوله عربيه كان اي جاكرتا تاندي اندونيسيا اي دوله نا مسلمانه كانت تنبيني كواتا غزة دوسێک کەلیمان دووبارە دەکەمەوە غەزە هەیبەتی شاباک و مۆساد و ئیسرائیل و ئەمریکاشی شکات حەیای هەمووانی برد بۆچی وای لێ دەکەن لۆی جارێکیش کە جورئەت نەکەوە بکە بەڵام قەسەم بەخوای گەورە ئەوانە یەک لەحظەش تەنازول ناکەن هەر کاتێک دەوری خۆیان بین وەکو جاران دووبارە دەکەنەوە کەواتە مامۆستای ئاینی چ بکە کاکە مامۆستای ئاینی بران با دیفاع بکە خەڵکی تێبگەینی جوولەکە چێ خەڵکی تێبگەینی بەیت المەقدس معنەی چییە مشکلەی جەهل بەسیرەت مەلایەک هاتبوو دیتم لەسەر ئەوەی دەیگۆ ئەوانە شیعە پاپ پشتیان دەکا باشە برای بەڕێز و خۆشەویستم پێغەمبەر صلی الله علیه و سلم وەختی هیجرەتی کرد لە مەکەی لە بۆ مەدینەی چی بەپارە گرت بوو عەبدوڵای کوڕی ئوڕەیقەتی گرت بوو کابرایەکی نەسڕانی بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆچی لە طائف گەڕاوە چۆن هاتوو ناو مەکەی خۆ لە مەکەی مەمنوع بوو خەبەریان دابوو ئەو سێ برایانەی طائف گوتیان وەری نەگرنەوە ئی کوڕە مطعیمی کوڕی عەدی بابێت زوبەیری کوڕی مطعیم کە ئەصحابەی پێغەمبەری صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەتحی مەکە هاتەوە فەرمی مطعیمم پیشاندەر فەرمیان وەفاتی کردیە فەرمی دەبێ وەفا ئەم هەبی لە بۆ ئەو پیاوەی ئەو پێغەمبەری تەسلیمی ناو مەکەی کردو گوتی ئەمن پەنایەدەم بە ئیزنی خوای گەورە یعنی دەیکە مەعایدی خۆم کەسێک نابی تەماشای بکاتێ یخو کابرایەکی قوڕیشی کافر بوو ئیمانی بەخوای نەبوو جەلە جەلالوه بەو شێوەیە ئێمە ئیمانمان پێیە شتێکم لەو مەسەلەی غەزەی ترسەکەم لە دڵی پەیدا بووە زانکۆیەک لە تەل ئەبیب هەیە بە ناوی زانکۆی ئیسلامی تەل ئەبیب ئەی هاوار جوولەکە چیشی بە زانکۆی ئیسلامیە باشە زانکۆی ئیسلامی چ دەکە لە تەل ئەبیب بۆ خاتری خوای لە ساڵی 1956ەوە دامەزراوە 56 دەبی چەند وەزبەی تەخەڕوج کردن زانکۆیەکی داخراوە والله الذي لا إله غيره قمان منيا خريجي زانكوي تل أبيب زانكوي إسلامي تل أبيب لكردستاني هنيستا دعوة شكل يككش ناوي خوينيا أبو فلان الجزائري أبو فلان لازم شي فلان ما مستا هر ملايك تابيني لو كردستاني ما مستا كان يديربون لكن شي درسي خوينيا جويلي رانك اللي راي خوي قسم بخوا أو الجهرة أم قسا كان الجهري مارن بين قسي جوانت لو دك التفسير يقول هو الله لو دك الأخير بشكك جهري تيجي دك تنكا أو دزاني باسون باسي دين شون تيك دا وقتون ديانه عائلة تيك دن لوي مسلمان تنميني هدي مدارس نمين لوي إسلام تنميني هدي وانا لإسلام دن بلام ظلم بوي خوش ويمكرون ويمكر الله والله خير الماكرين خواي جورا باشترين ذاتك كافيل وفرتي أوانا بطال كاتو خطر تيا إما دفاع لغزانا كين يكم خطر أويك پیغمبر صلی الله علیه و سلم فرمیها او حدیث فرمی شعیبی ارناؤوط مجموعه علماء فرمی حدیث که اسناد که تو پیغمبر فرمی صلی الله علیه و سلم روشک داده انگو یوشکو ان تداعى عليكم الامم هم دورتان لدن دنیا دتان خوا وکو خوارنچی لذيذ خوش کم وکو قصعیچ هم دتان خون قلت لبرت يا رسول الله كم فرمی نا وش كفي سر بحر فرمی لبرت فرمی لبري وهنتن هي قلت وهنتيا وما الوهن يا رسول الله حب الدنيا وكراهيه الموت هر کەسێک غەزەی خۆش نەوێ ئێستا کە لەگەر یاندا نەبی یان حبی دنیایە یان ترسە لەوەی لە پێناو خوای بمری ئەوە لەو ڕۆژانەی گەنجێک هات ئەوەی هەلو پێکردین و خۆشی باسەکەم گوتی مامۆستا من زۆر عازم لەو غەزەی بەس دوێنێ لە داعوەتێکی من دوێنێ واری گوتم گوتی مامۆستایەک 7 کفتەی خوارد قۆبچەکانی قەمیسی خەریک بوو پێوە نادرا وەڵای زۆر خەفەتی دەخۆم لەو غەزەی وەڵای مامۆستا ئەگە خەفەتت خوارد بە 7 کفتت ناخوارد ماڵتەوە بێ هەر دوعاکت لۆ کردوە لێ دوعات قبوڵ بە جا ئیوا هەیە ئامادەیە
ئەرقا خواردن لە مەطعامی بخۆ بەس 5 دینار لە ئێرە 5,000 لە ئێرە دانەنێ بابا ئەوڕۆ لە زیی خۆت بگرۆ منداڵەکەت فێر کە برێ ئەوڕۆ دەچێ مەکتەبێ ڕۆژانەکەت لۆ غەزەیە دەخۆ بزانم بەشداری لەوەی یان بەشدارنی کەواتە خەتەرەکە لەوەیدایە ئیسرائیل هەتا ئێستا جواب ناتەوە دەرێن ماذا بعد غەزە دەرێن پاش حەماس چێ لە غەزەی دەبی ناوێری جواب دەتەوە حتى تازە جملێ ڕاگر لە هەندێک کەناڵی ناوە خۆش دەیگۆ لەوانەیە قوتەی نێودەوڵەتی بێ حکمی ئێرە بکات دەزانن لۆ تەماشای فێری چ بووین یەک کەس لە خۆی ڕنابینی حکمی غەزەی بکات لەبەرەوەی پیاوی چاکن پیاوی خراپ شەرم دەکا حکمی پیاوی خراپ بکە باشە حکمی پیاوی چاک بکە باش ئەنگۆ هەموو حافظ القورئان بن لێرە ئەمیش نەخوێندەوار بن وەختی نوێژێدا ببرین مامۆستا وەرە پێشنوێژی بکە باش ئەمن ڕوون دەگری ئەمن پێشنوێژی لەو خەڵکێکی حافظ القورئان بکەم و بەخۆ نەخوێندەوار بم محمود عباس چەزانی لە چاو غەزەی سبەینێ بێ حکمی غەزەی بکە هەر شەرمیشی بخوا ناوێری شەرمێش دەکا ڕەفزی کرد گوتە من حکمی غەزەی ناکەم عیلاقم پێدا نییە لۆیە ئەگەر میلەتمان باش بوو یەک حکامی خراپمان نابی حدیثەکەی وەلەوە ضعیفە ڕیوایەت کرا لە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی كيفما تكونوا يولى عليكم ئەنگۆ کوبن خوایەکی هەتا لەسەر مسەڵەت دەکا بەخوا دیارە ئەمە هێشتا مایتمان زیاتر سەرتان نایەشینم بەس بەبیرتان بی پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم مسلمان لەوە مسلمان كالبنيان يشد بعضه بعضا لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى إدي دو تار لسيك دي زحمة إنسان جوي الراب قريد جتان لما مسارا جتان لما راقل خوا خير تعملوسي لو أوي صف إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا لقريان دابن لهمش تيشي لقر مسلمان دابن لكوتايدا رودكين إخوائي جورد لين الحمد لله اللهم ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد يا ربي خدا لو خاطري عظمته قوري خود بو خاطرنا وجوانا كانت إنك أنت الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد خوايا بو خاطرنا وجوانا كانت بو خاطر صفات برز كانت بو خاطر اسمي أعظمت كلا خود حلت قرتو بكست نقوتواي يا ربي خدايان أو ناوي كوا أو ناواني كوا لكتيبي شي دي كان نازلت كرن بيز قال القرآن يعني هر ناوي كسيك فير كردوا یان لە علمی غیب لە لای خۆت هێشتۆ لە بە خاتری ئەو ناوانە خوایە مسلمانان سەرکەوت بکەی لە هەموو شوێنێک خوایە ئێمەش ئەد بکەی کە ئەداتی قەدەری خۆت لەوە سەرکەوتنی ئەو دینە خوایە بە عیززەتمان کەی بە واستەی ئیسلام خوایە عیززەت بە واستەی ئێمە بە عیززەت کەی بۆ خاتر ئیسلام بە عیززەت کەی بە واستەی ئێمە بۆ خاتری عەظەمەت و گەورەی خۆت خوایە منداڵەکانمان بکەی حەفەظەی قورئان بیان کەی ئەو کەسانەی کەوا ئەتۆیان خۆش دەوێ ئەوانت خۆش دەوێ خوایە لەو کەسانە بین کە یەکەم مشتری ڕوح و جان و ماڵمان لێ دەکڕی و فەرمی إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة يا ربي خدايا ببي حساب وعذابي بهش مان بقسمت كي بقسمت دايك وباوك مام كي بقسمت أولاد كان مام كي بقسمت خزمك سكان مام كي بقسمت مسلمانان بكي أو جمعة مباركة أو شوينة مباركة لي راوستاوين وهم شوينة خزمتي أو ديناك كسنجر بو خزمتي دينيتو يا رب العالمين محفوظ يان بكي سربرز يان بكي خوايا بو خاطري عظمته وقوري خود نيت مان لقل أوان إلا هر شوينة شي كسك بلي أشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله بإخلاص وصواب ظلمان لقروان خواه لقروان من حساب كي لهر شوينيشي كسيك لسر أو زوية خزمتي أو دين دكي ببشمان نكي لخيري أوان لشهداء أوان اللهم لا تحرمنا أجرهم ولا تفتنا بعدهم واغفر لنا ولهم يا ربي خدا جولك لنا وببيت يا ربي خواه صهيون يد لنا وببيت اللهم إنا نجعلك في نحورهم ونعوذ بك من شرورهم اللهم لا تجعل لهم راية لا تجعل لهم راية يا رب العالمين اللهم لا تحقق لهم غاية لا ترفع لهم راية اللهم أرنا فيهم عجائب قدرتك يا رب العالمين خوايا قدرتي أوانت بشاني إمدا قدرتي خود بشاني أوان وإمش بدي بزانين شون سيان بسردي أواني دجمناتي ديني تؤكن وصلى الله على سيدنا محمد والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته هاي قورا پاداشتی مامۆستا ئەحمەد بداتەوە باشترین چەکی دەستی مسلمان پارانەوەیە لە خوای میهرەبان خوایە هەر وەک چۆن موسات ڕزگار کرد فرعەونت لە نیل غەرق و ڕیسوا کرد وەک چۆن ئیبراهیم ئاگرنەی سووتان بتەکانی ورد کرد هەر هەمووی فەوتان وەک چۆن یوسفت لە بیر ڕزگار کرد لە نێو جیهاندا ناوبانجی دەرکرد
وەک چۆن یونس لە دەست حوتەکان دەربازی بوو گەڕایەوە ژیان وەک چۆن عیسات بردەوە ئاسمان ناحەزەکانی گشت بوون دەستەوسان وەک چۆن محەممەد ناوبانجی دەرکرد بەسەر بەرزانە فەتحی مەکەی کرد هەر وەک چۆن ناردت فریشتەی ئاسمان بۆ بەدر و ئوحود بوونە پشتیوان ئەقسا و غەزە و خاچی فەڵەستین خەڵتانی خوێنن بەدەستی لەعین هەر تۆشک دەبەین خوای میهرەبان هەر بۆ لای تۆیە دەستی نزامان نەسر و عیزەت و مەدەدیان دەوێ سەریان خە دوژمن باکۆسی کەوێ ڕژێمی زایۆنی و زاڵم و زۆردار تەفروت و ناکەی ئەی خوای جەبار خوایە ببەخشە ئومێدێک پێمان ئیسلام عەزیزکە و بگە فریامان خوایە ببەخشە ئومێدێک پێمان ئیسلام عەزیز بکە و بگە فریامان ئامادەبوانی خۆشەویست بەو شێوەیە کۆتایی بە کۆڕەکەمان دێنین خوای پەروەردگار پاداشتی هەموو لایەکتان بداتەوە کە ئەزیەتتان کێشا و ئەم شەو لێرە ئامادە بوون